بەتەمەنترین کەسی جیهان لە تەمەنی 19 ساڵیدا گیانی لەدەستدا. ئەمە چۆن دەکرێت کەسێک تەمەنی 150 ساڵ بێت و لە تەمەنی 19 ساڵیدا گیان لەدەست بدات؟ ئانا ڕۆشێل کچێکی فیلیپینیە و بە بەتەمەنترین کەسی ئاسیادا دەنرێت کە تەمەنی جەستەی 150 ساڵە. ئەو تووشی نەخۆشی پرۆجیریا بوو کە دەبێتە هۆی ئەوەی خانەکانی جەستە دەهێندەی تر خێراتر گەشە بکەن لە چاو مرۆڤێکی ئاسایی. کاتێک تەمەنی 18 ساڵ بوو، پزیشکەکان جەستەیان بە تەمەنی 136 ساڵ هەمڵاند، وەک لە شیکاری و پێوانەکانیدا دەرکەوتووە. هەروەها ئەو چرچوولەتیانی کە جەستی پڕ کردووە لە سەریەوە تا بنی پێیەکانی. سەرەڕای نەخۆشیە دەگمەنەکەی، ئانا ڕۆشێل ژیانی خۆی بەخۆشی بەڕێدەکرد. ئەو بەردەوام وێنەی خۆی لە سۆشیال میدیا بڵاو دەکردەوە. لە کۆتا ساڵی ژیانیدا، ئانا ڕۆشێل لەگەڵ دایکیدا کاری سەوزەفرۆشی دەکرد. هەر لە هەمان ساڵی تەمەنیدا تەندروستی تێک دەچێت. دوای مانەوەی هەفتەیەک لە نەخۆشخانە لە حەڤەی ئابی ساڵی ڕابردوو لە تەمەنی 19 ساڵیدا گیانی لەدەستدا. دواتر پزیشکان توێژینەوەیان بۆ لاشەی ڕۆشێل ئەنجامدا و دەرکەوت کە تەمەنی لاشەی 150 ساڵە. سیر لەبۆدایە قوربانیانی ئەو نەخۆشیە وەک منداڵی ئاسایی لەدایک دەبن، بەڵام هەر کە دەگەنە مانگی هەشتەم نیشانەکانی دەردەکەوێت. ئەم نەخۆشیە بە بۆماوەیی دانانرێت، بەڵکو لە ئەنجامی گۆڕانێکی بۆماوەیەوە دێتە ئاراوە کە کاریگەری لەسەر کۆرپەلە دەبێت لە کاتێکدا لەسکی دایکیدایە. دەستگای توێژینەوەی پرۆجیریا ڕێگەیاندووە 80 منداڵ لە جیهاندا بەدەست ئەم نەخۆشیەوە دەناڵێنن.